خەم و داواکاری جوتیاران ئەبێ لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکانی ئێوە بەلایانی پەیوەندیدار و حکومت بدەین. ئێمە لە 6 کە سایلۆ کراوەتەوە وابزانم ئەگەر سەهونە بم پارەی 3 ڕۆژاتەوە، بەڵام لە سەرەتا وا ڕیکلامیان بۆ گرت قەرار وا بوو ئەم هەفتە گەرمەکەت ڕادستکە و هەفتەی ئایندە پارەکە دووەرگرە، بەڵام بەداخەوە ئەوە پرۆسەکە بۆ 2 مانگە چێت هێشتا پارەی جوتیاران هەردوواکەوێت ساڵانە ئەمە دووبارە ئەبێتەوە. ئەم دووبارە بوونەی ئەم پارە دواکەوتنەی کوردستان 1 ساڵ نییە، ئەوە بە بیرەوەری من چەند ساڵێکە لە دوای 2017 کە کێشەی پارەی جوتیاران ساڵەکانی 14 و 15 و 16 دروستکرد لە دوای حەڤە هەرێمی کوردستان هەر بۆ 2 مانگ و 3 مانگ هەرکەوتە دوای حکوومەتی عێراق و سایلۆکانی خواری عێراق. بەڵام ئێمە مدیر عام وەزیری بازرگانی هەرێم ئەمانەمان ئاگادار کردوەوە لەم کێشەکە بۆ ساڵانە پارەی جوتیاری کوردستان دواکەوێت. ئەمە خەمێکە، خەمی چەند ساڵ لەلایەن حکوومەتی هەرێمە. من هەمیشە وتومە ئەگەر کەم تەرخەم نەبن، من هەمیشە وتومە گلەیی زقم لە حکوومەتی هەرێمەوەی خاڵی دانووسانی حکوومەتی هەرێم باسی جوتیاری کوردستان نییە کە شەریحەیەکی گەورەیە لەم هەرێمە. بەیانی نزیکەی 10,000 کەس بەس جوتیارە، 200,000 کەس بەس نانی لەسەر جوتیاریە. ئەم حکوومەتی هەرێمە بە ئاواتەوەم کاڵێ 1 ساڵی 1 خاڵ لە خاڵەکانی شەریحەی کشت و کاڵ و جوتیار بێت، باسی کشت و کاڵ و جوتیار بێ، ئەوەنەی کە بیر لە پرۆژێکی بەسیتی شخصی و کورە تا ڕادەیەک تایبەت دەکاتەوە ڕۆبێکیەوە. ئەگەر بیری لای جوتیاری کوردستان بێ و بیری لایم شەریحە گەورەی کردی کشت و کاڵ بێ، کێشەکان وای لێ ناوێت. ئێمە گرفتمانێ هاتوین بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی کە کاتی ئەم گەرمە تەسلیمەکەڵی لە 72 ساعت ئێمە پارەکە ئەدەین، بەڵام ئەوە نزیکەی مانگ و شتێکە مانگێک و 20 ڕۆژەکە ئێمە گەنمان تەسلیم کردو پارەمان وەرنەگرتووە. لە ڕاستیات جوتیاریش پێویستی بە پارەیە، جوتیاریش پێویستی بە پارەی و گەنمەیە. جوتیاری وایە 20 تەن گەنمیەیە، ئەم 20 تەن گەنمەی تەسلیم ئەم حکوومەتە کردووە بە تەمای پارێ. ئەو وەرزی چاندنەوەی گەنم هاتووە، جارێکی تر پێویستی بە کێڵانە، ئەرزەکەی پێویستی بە کێڵانە، پێویستی بۆ هەیە سەمات بکڕێتەوە عین دەست پێ بکاتەوە لێ سا. بەڵام کە کاتێک جوتیارێ سەیرەکەی چی پێ نییە پارەکەی وەرنەگرتووە لە حکوومەت چی بکە؟ هەر بەدیات جێگەوە دائنیشە کاتێک کە باران لێرە بارانە لە عەردوانە ئەو کاتە بۆ ئەوی سوودێکی ئەوتۆی نابێ